وردە وردە نزیک دەبینەوە لە کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و هاتنی جەژن. هاوڵاتیان بۆ پێشوازیکردن جژنی ڕەمەزان ڕۆیان لە بازاڕەکان کرد و سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەم جەژنە پیرۆزە. لە ڕاستیە بە بیرەوەری من جەژنی ڕەمەزان لە ساڵی 76 و 75 من بیرم دێت کە خەڵکی بە تەواوەتی زۆر بە گەرم و گۆڕیەوە پێشوازی لە ڕەمەزان و لە جەژن کردووە. ئەم ساڵیش بە هەمان شێوە خەڵکی پێشوازی دیەکە، بەڵام ئەوەی کە جێ سەرنج و تێڕوانینە ئەوەیە کە ڕەمەزانی ئەمساڵ جەژنی ئەمساڵ نەبوونی موچەی پێوە دیارە، بۆیە بەڕاستی ڕنگدانەوەی لەسەر بازارڕا هەیە. خۆشمان هەمومان تێبینی ئەومان کردووە، بەڵام لەگەڵەوە شەهر الحەمدولله خەڵکی خۆمان بە پێی توانای خۆی گرنگی پێدات و بۆ پەڕی دڵخۆشیەوە بەرەو جەژنەکە ئاڕوات. خەڵک بە گوێرەی زروف و گرفانی و مەعیشەتی پێشوازیەکی سارد و سڕە. ساڵان ئەتوانم بڵێم یعنی پارە لەم بازارە هەر ئەباری ئەمە پێش 15 ساڵە، هەر لە 2003 تا 415 خەڵک جەژنی بە باشتر ئەکرد، ڕەمەزانی جوانتر ئەگرد. ئێستا ژەر گردوێتی ئەگەر زکی برسیش بێ، ئەگەر بەردی بەسوێتە بە ناوکیوە خەڵک بەعام لەخوا بەزای لە 190 ڕۆژوو ئەگرێ و جەژنی ژەکە. بەڵام ساڵانی تەبعاً ئیشەکە باشتر بوو، پێشوازیەکە زۆر باشتر بوو، خەیر و خەیرات زیاتر بوو. ئێستا زۆر کزە. بەڵێ لە شاری کەلار هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانی تایبەت بە جژنی ڕەمەزان سەردانی بازاڕی شارەکە دەکەن و کاسبکاران و فرۆشیارانی شارەکەش بەم شێوەیە باس لە بارودۆخی بازاڕەکە و پێشوازی هاوڵاتیان دەکەن بۆ جژنی ڕەمەزانی ئەم ساڵ. وەڵی براکەم لە چاو ساڵانی پێشووترە ینی ساربوونەوەیەک هەیە لە بازارە بە هۆی دواکەوتنی موچەوێ تر قەیرانی دارایی بێ هەر شتێک بێ ساردێک هەیە لە بازارە، ئەو گەرم و گوڕیەی جارانی نەماوە. وەڵای ڕێژەکە لە چاو ساڵانی پێشوە ئەروەڵا کەمی کردووە، ینی جاران ماشەڵا بازارێک گەرم و گوڕترمان هەبوو، یعنی خەڵکی ئەهاتن زۆرتر شتیان ئەسەن، بەڵام ئێستا بەهۆی ئەم قەیرانەوە نەوەڵا بازارەکە ساردە، یعنی خەڵکی کەم ڕۆکاتە بازار بۆ شت سندن و شت کڕین. بازار لەم ماوە زۆر یەکجا کەس بووە بە حکومی کەم و کورتی هەیە لە مەعاشە لە موچەیە، خەڵک موچەی وەرنەگردووە چونکە موچەش نەوێ بازار نییە، بازار هەموو تەواوکەری یەکن، لە تەکسیەوە بیکرد لە بان و لە دوکان و لە هەمووی تەواوکەری یەک دەبن. ئەگەر مەعاش نەوێ بەخوا بازار هەمووی ئەوێسیە، هەموو ئیش نییە، کاسبی نییە. بەوتی هاوڵاتیان و کاسبکاران کێشەی بەردەوامی موچە و چارەسەر نەکردنی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئامادەکاری هاوڵاتیان کردووە بۆ جەژنی ڕەمەزان. بە جۆرێک خەڵکی بە ڕێژەیەکی کەمتر پێداویستیەکانیان دەکردن و لە هەمان کاتیشدا بازاڕی فرۆش کەم دەکات. ئەمەش کار دەکاتە سەر گەرم و گوڕی هاوڵاتیان بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزانی پیرۆز. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.